بناوی خوای گەورە بەیانی هەموو لە باش طبعا ئێمە لە لیژنە هاوبەشەکانی قایم قامێت کە کۆی لیژنەکانمان 11 لیژنەیە بەردەوام بەبێ و چند شەو ڕۆژ لە خزمەتان طبعا ئێمە ئەم ساڵ لە چوارچێوەی یاسادا 40 بڕیار بۆ لابردنی لیژنەی بۆ لابردنی زیادەڕۆیی دراوە و 3373 سەردان کراوە بۆ شوێنە گشتیەکان 75 خاوەنکار ئاگادار کراوەتەوە 24 جێگا داخراوە بەهۆی پابەندەبوون بە مەرجەکانەوە بڕی 41680 کیلۆ خواردن و خواردنەوەی ماوە بەسەرچوو نەشیا و دەستی بەسەر داگیراوە و تەلەف کراوە بڕی 10,205,000 دینار غەرامە کراوە بە وەسڵی 135 بڕی 4,087,179 لیتر نەوت دابش کراوە بەسەر سنتەری شار و ناحەی بیارە و تەوێڵە و لە ئێستادا لە ناحەی خورماڵە و دوای تەوابوونی ناحەی خورماڵ و سیروان دووبارە ئەبێتەوە.